بەرزبوونەوەی نرخینان سەرەتای بەرزبوونەوەی هەرچی زیاتری نرخی کاڵا گرنگەکانی دیکەی خەڵک. ڕۆژی هەفتەی گەلاوێژ و لە دوایین ڕۆژەکانی گۆڕانکاری لە کابینەی چواردە میدیا حکوومیەکان بڵاویان کردەوە کە نرخینان لە 10 پارێزگای وڵات بە ڕێژەی 25% بەرز بووەتەوە. پێشبینی دەکرێت کە بەرزبوونەوەی نرخینان وردە وردە پارێزگاکانی دیکەش بگرێتەوە. بە لە بەرچاوگرتنی ئەزموونەکانی ڕابردووش بەرزبوونەوەی نرخینان لە ئاستی 25% ناوەستێت، بەڵکو وردە وردە ئەم کاڵا گرنگ و سەرەکیەی زۆربەی هەرە زۆری خەڵکێران گرانتریش دەبێت. هاوکات لەگەڵ راپۆرتی بەرزبوونەوەی نرخینان زەمینە بۆ گرانبوونی هەرچی زیاتری کاڵاکانی دیکەش خۆش دەبێت. بە پێی ئاماری ڕێکخراوی خۆراکی جیهانی سەربەنەتەوە یەکگرتووەکان، ئێران ساڵانە 16 ملیۆن و 500 هزار تۆن گەنم بەکاردەهێنێت. هەروەها ئامارەکانی حکوومەتی ئێرانیش دەری دەخەن کە بڕی 10 ملیۆن تۆن لەو ژمارەیە دەگەێنرێتە نانەوەخانە تەقلیدیەکان و ئەوی دیکەی بە نرخی ئازاد بە کەرتەکانی دیکەی بەکاربەر لەوانە نانی فانتەزی، ناوەندەکانی بەرهەمێنانی ماکارۆنی و هیتر دەفرۆشێت. هەوڵی ڕژیم ئەوەیە کە وردە وردە یارانەی نان کەم کاتەوە و سەرنجام بە تەواوی نەهێڵێت. ڕۆژنامەی ئەعتماد لەو بارەوە دەنووسێت لە نانەوەخانە تەقلیدیەکاندا 80% نرخی کۆتایی نان لە ڕێگەی یارانەی حکوومەتەوە دابین دەکرێت و 20% نرخی ڕاستەقینەی نان دەکەوێتە سەرشانی خەڵک. بەواتایەکی تر ئەگەر نرخینان ببێتە ڕاستەقینای یەک نانی سنگەکی کە ئێستا نرخەکەی 3000 تمەنە دەبێ بە 15000 تمەن بفرۆشرێت. واقعیە دەوەیە لە هەلومەرجێکدا کە نان یەکێکە لە سەرچاوە سەرەکیەکانی دابینکردنی کالۆری بۆ چینەکەم داهاتەکانی ئێران، ئەگەر نرخەکەی ببێتە ڕاستەقینە گوشارەکەی دەکەوێتە سەرشانی ئەو جەماوەرەی کە لە ژێر هێڵی هەژاریدان و لابرنی یارانەیەکی لەو شێوەیە بە وتەی ڕۆژنامەی ئەعتماد لێکەوتەی کۆمەڵایەتی جددی دەبێت. بەرپرسانی کۆماری ئیسلامی خەڵک بە زێدەڕۆیی و بە فیڕۆدان لە بەکارهێنانی نان تۆمەتبار دەکەن و دەڵێن بۆ ئەوەی کەمتر بەکاربهێنرێت پێویستە نرخەکەی بەرز بکرێتەوە. بەڵام ئەگەر بە شێوەیەکی نەریتی نان هەمیشە لە سفرەی خەڵکی ئێران و خۆراکی ئەواندا ڕۆڵێکی بەرچاوی هەیە، هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو هەژاریە لە ڕادە بەدەرەی کە بەسەر زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێرانرا سەرپێنراوە. بۆ نمونە بە پێی ڕاپرسیەکی ڕادیۆ دەنگی ئاڵمان ژمارەی دانیشتوانی ئێران و ئاڵمان لە یەک ئاستایە، بەڵام ڕێژەی بەکارهێنانی نانی خەڵکی ئێران 2.5 هاوڵاتیانی ئاڵمانە. بەڵام لە بەرامبەردا خواردنی گۆشت و شیرەمەنی ئاڵمانیەکان 13 ئێرانیەکانە. والبەتە هەمووان لەگەڵ دەرەنجامەکانی خواردنی بڕێکی کەم لە پرۆتۆین بە تایبەت لەسەر تەندروستی منداڵانیش ئاشنان. کارناسێکی ئابووری کە بەرزبوونەوەی نرخی نان لە وێنایەکی ئابووری گەورەتردا دەبینێت، باز لاگەری سەرهەڵدانی ئاخێزێکی گەورەی جەماوەری دەکات بە قەبارەیەکی گەلێک بەرینتر لە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینە. زاغەری مامۆستای ئابووری زانکۆی ئەلزەهرا ڕۆژی شەممە 20 پوشبار دوای دیدار لەگەڵ پزیشکیان بەشداری گفتوگۆیەک بوو لەگەڵ ڕووداوی 24. لەو چاوپێکەوتنەدا لە ناوبراویان پرسی بۆچی دژی تەکنرخی بوونی دراوی. لە وەڵامداوتی ئەم کارە نەک هەر بە زیانی چین و توێژە بێبەشەکانە، بەڵکو لە بارودۆخی ئێستادا بە هیچ شێوەیەک ممکن نییە. هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ بێتوانایی لە دابینکردنی دراوی پێویست لە بازاڕدا. ئاکامەکەشی تەنها بە زیانی چینی مامناوەند و خوارەوەی کۆمەلگایە و توانایی کڕینیان کەم دەکاتەوە. لە ڕاستیدا جۆرێکە لە دزیکردنی حکوومەت لە سفرەی خەڵک و کورتهێنانی بودجەی دەوڵەتی لەم ڕێگایەوە پێقەرەبوو دەگرێتەوە. ئەگەر نرخی دراو بەرز بێتەوە خەڵک دەڕژێنە سەر شەقامەکان، ئیتر وەک جارانیش نییە و زۆر لەوە خراپتر دەبێت کە دەسەڵات بیری لێ دەکاتەوە. زاغەری بە خستنە ڕۆی نمونەگەلێکی دیاریکرا و ئاماژە بەو کەس و بنەماڵانە دەکات کە لە ڕێگەی بەهرەمەندبوون لە ڕانت و تاڵانکردنی خەڵکەوە سامانێکی زۆریان دەستکەوتووە و ئابووری ئێرانیان تووشی گەندەڵیەکی قوڵ کردووە. بە بڕوای ناوبراو ئەوانن کە دەبنە هۆی هەڵاوسان و گرانترکردنی کاڵاکان. ئەو پێی وایە کە لەم کابینەی ئێستاش ئاوێک بۆ خەڵک گەرم نابێت،
چونکە هەمان گەندەڵکار و پەرەپێدەرانەی گەندەڵین کە لە دەوری پزیشکیان کۆبوونەتەوە. بێگومان زاغەری ئاماژە بە کۆمەڵێک بابەتی ڕاست و گرنگ دەکات، بەڵام ئەو تێناگات کە هۆکارەکانی شکستی حتمی کابینەی چواردە هاوشێوەی کابینەکانی تر دەگەڕێتەوە بۆ پێکاتەی حکوومەتی ئیسلامی و نەک تەنها گەندەڵی و تاڵان و بڕۆ و ڕاندخۆری. حکوومەتێکی ئاینی خاوەنبیری سەردەمی بەر لە فیۆداڵی نەیتوانیوە و ناتوانێت ئابووری سەرمایەداری وڵاتێکی وەگێران بەڕێوە ببات. درێژەدان بە بزوتنەوەی شۆڕژگێڕانەی ژینا و پەرەسەندنی و سەرنجام ڕووخانی کۆماری ئیسلامی تەنیا ڕێگایە بۆ ڕزگاربوون لەو نەهامەتیەی کە ڕژیمی ئیسلامی بەسەر خەڵکی ئەم وڵاتەیدا سەپاندووە.